جەژنە پیرۆزە چاوتی ئاگێریێ دووکانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوتی ئاگێریێ دووکانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڵی مەرجی دوژمن هەڵم لێوە کەندووە شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڵی مەرجی دوژمن هەڵم لێوە کەندووە پڕ بەدەنگ باگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێشێرە هەبێ سەرکەوێ پڕ بەدەنگ باگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێشێرە هەبێ سەرکەوێ مایشە نازیمە بسووتێم و نەمێنم بەڕووناکی لەشم پەردەی شەوە دەڕێنم مایشە نازیمە بسووتێم و نەمێنم بەڕووناکی لەشم پەردەی شەوە دەڕێنم ڕۆژی ئازادیە نەکسەبوونیە ئەی منیش وەک گەلان مافم بۆ نییە ڕۆژی ئازادیە نەکسەبوونیە ئەی منیش وەک گەلان مافم بۆ نییە بۆچی داوە لەگەر پیری کەس دەبم یا پلی شاوەی ژێر هەرەس دەبم بۆچی داوە لەگەر پیری کەس دەبم یا پلی شاوەی ژێر هەرەس دەبم شەرتە گەر وایە بسووتێم و نەمێنم تاکو بەکرد مافی کوردستانم ئەسێنم شەرتە گەر وایە بسووتێم و نەمێنم تاکو بەکرد مافی کوردستانم ئەسێنم جەرگە سووتێ بۆ کوڕوزی گەیە ئاسمان تا لێوە ئاشکرا بێ ئەی هەموو جیان جەرگە سووتێ بۆ کوڕوزی گەیە ئاسمان تا لێوە ئاشکرا بێ ئەی هەموو جیان بێژمان چەند و حاق و ماری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ بێژمان چەند و حاق و ماری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ کۆرپەکەم دایکەکەم بێدەرەتانان بۆ مێڵگی ساون بۆ ئازادی کوردستان کۆرپەکەم دایکەکەم بێدەرەتانان بۆ مێڵگی ساون بۆ ئازادی کوردستان جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگرە نووسم جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگرە نووسم جەژنە پیرۆزە چاوتی ئاگێریێ دووجانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوتی ئاگێریێ دووجانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شتی ئاگرە نووسم جەژنە پیرۆزە چاوتی ئاگێریێ دووجانمە باوەڕی بەرزی کوردستانمە چاوتی ئاگێریێ دووجانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڵی مەرجی دوژمن هەڵم لێوە کەندووە شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڵی مەرجی دوژمن هەڵم لێوە کەندووە پڕ بەدەنگ باگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێشێرە هەبێ سەرکەوێ پڕ بەدەنگ باگەکەم سەربەستیم ئەوێ کوردستانم جێشێرە
بێسەر کەوێت وایەشە نازیمە بچوتێم و لەمێنم بەڕووناکی لەشم پەردەیشەوە دەڕێنم وایەشە نازیمە بچوتێم و لەمێنم بەڕووناکی لەشم پەردەیشەوە دەڕێنم ئەی منیش وەک گەلان مافم بۆ نییە ڕۆژی ئازادیە نەک زەبوونیە ئەی منیش وەک گەلان مافم بۆ نییە بۆچی داوا لەگەر پیری کەس دەبم یا پلی شاوەی ژێر هەرەس دەبم بۆچی داوا لەگەر پیری کەس دەبم یا پلی شاوەی ژێر هەرەس دەبم شەرتە گەر وایە بچوتێم و لەمێنم تاکو بەکرد مافی کوردستانم ئەسێنم شەرتە گەر وایە بچوتێم و لەمێنم تاکو بەکرد مافی کوردستانم ئەسێنم سوتێ بۆ کوڕوزی گەی ئاسمان تا لێوە ئاشکرا بێ هەموو جیهان جەرگە سوتێ بۆ کوڕوزی گەی ئاسمان تا لێوە ئاشکرا بێ هەموو جیهان بێژومان چەند و حاکوماری خستە چاو چەند کەسی کرد بەبوو بۆ بەهاری ساڵ بێژومان چەند و حاکوماری خستە چاو چەند کەسی کرد بەبوو بۆ بەهاری ساڵ کۆرپەکەم دایکەکەم بێدەرەکانان بۆ میڵگی ساون بۆ ئازادی کوردستان کۆرپەکەم دایکەکەم بێدەرەکانان بۆ میڵگی ساون بۆ ئازادی کوردستان دەژنە دەژنی
چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەسک و تاک و پار هەر خوێنی لاوەکان و گوڵی ئاڵینە بەهار هەر خوێنی لاوەکان و گوڵی ئاجێڕانی خۆشەویست پاش کەمێکتر ئاهەنگەکە بە فەرمی ڕاگەێنین ئاگری نەورۆز دەکرێتەوە ئاجێڕان ئێستا کاوەی ئاسنگەر ئاگرەکە پێشکەشی پیرەمەردی نەمرەکات پیرەمەردیش ئاگرەکە پێشکەشی زەچێلکانەکات ئەو کەسەی کە جەستەی خۆی کرد بە خەڵوز و لە پێناوی نەورۆزە جەستەی خۆی کردە قوربانی بە یەکەوە ئاگری نەورۆز دەکرێتەوە ئێستا سەرەتای دەستپێکی ڕۆژێکی نوێ بەهاری ئازادیتان پیرۆز بێ ڕۆژی نەورۆزتان پیرۆز بێ جەژنی نەورۆزتان پیرۆز بێ لە پەنای مەزاری پیرەمەردی نەمرد لە شارەکەی یاڕەحمەت لە پەنای مەزاری پیرەمێردا دەستەکەین بە ئاهەنگەکەمان فەرموون شەفەق شەوقەداتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەفەق شەوقەداتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆز دەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە كتشان بلا همتا قلغاني قل سنجي كتشان بلا همتا أمروجي صالي نازي نوروز هاتا دیارە ئێستا ئاگری نەورۆز دەکرێتەوە ئەو ئاگرەی کێنەوە لە دوایەوە نێنەشتۆ ئاگرە بکوژێتەوە تا ئێستا ئاگر ڕەمزی بەرخۆدان و شۆڕشە لەلایەن کوردەوە چاپڵێ بۆ ئاگری نەورۆزی پیرۆز خاباتك
مار ساڵێ یا مار یا کوردستان یا بەر یا کوردستان کوردستانیانی عزیز بەخێر بێن نەورۆز و بەهار و ئازادیتان پیرۆز بێ ساڵی نەورۆزی 2790 کوردیتان پیرۆز بێ هەموو لایەکتان بەخێر بێن بەخێر بێن بۆ گردی مامەیارە لە پاڵ گردەکەی یارە لە نزیک مەزاری پیرەمەردی نەمر سیمبۆڵی ئاگر و نەورۆز و جەژنی نەتەوایەتی کورد بەناوی لیژنەی باڵای فستیڤاڵی نەورۆزە بە خێراتێکی گەرمتانەکەین دەستپێکی ئاهەنگەکەمان ڕاگەیەنین سەرەتا داوا لە بەڕێز کاک محەممەد مەردانەکەین سەرۆکی لیژنەی باڵای فستیڤاڵی نەورۆز بە پێشکەشکردنی وتەیەک و دەستپێکردنی ئاهەنگەکە لە سەرەتاوە بە چەپڵە دەست پێکەین لەبەرەوەی ئەم پیاو ماندووە مساڵەگە مەرکە ڕێگەخە نەورۆز پەروەرانی خۆشەویست نەورۆزتان پیرۆز هەموو ساڵێک ئەرخەوانەکانی کوردستان مژدەی هاتنی جەژنی نەورۆزمان پێڕا ئەگەیەنن نێرگزی چاومەستیش فەرشی سووری دڵی خۆی بۆ ڕائەخات ئێمەش بۆ پێشوازی و جوانکردنی ئەم جەژنە نەتەوەیە خۆمان ئامادە ئەکەین ئەگەر چی هەندێک ساڵ لە یادکردنەوەی جەژنی نەورۆزدا گیر و گرفت و کێشەی لاوەکیمان بۆ دروست ئەکرا سپاس بۆ خوا ئەم ساڵ لە سایەی دڵسۆزی پارێزگاری سلێمانی و بەڕێوبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لەو کێشانە بە دوور بووین و بڕی تێچووی یادکردنەوەی جەژنی نەورۆزی ئەم ساڵیان لە ئەستۆ گرت لەگەڵ ئەوەشدا سپاسی کاک بابەکری بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیەکەین کە بڕی تێچووی سەکۆی ئاشانۆی نەورۆزی کارێزی وەستا شەریفی لە ئەستۆ گرت واتەم سەکۆیە کە لەمە دووە ئەتوانن بەکار بێت بۆ